گەورە بەڕێزان سڵاوتان لێبێ ئێمە ئەمڕۆ پرۆژەیەکی ناوازەمان لێ بۆ شاری هەڵەبجە ئەویش بە ناوی دیواری بەخشندەی ئەم دیوارە دامان ناوەکە هەر کەسێک شتێکی لێ لە خۆی زیادە لە ماڵەکە بینێ لێرە بیبەخشێت و چی پێویستە بیبات لەبەرەوە هیوادارین داواکەین لە خەڵکی هەڵەبجە لەو کەسانی لە گەنجان لە هەر کەسێکە شتێکی لە ماڵەکەی خۆیان زیایە هەر جلوبەتێکی لە ماڵەکەی خۆیان زیایە لێرە هەڵی واسێت هەر کەسێکیش پێویستێتی ئێستا خۆم کە بێمەوە جارێکیگە ئەگە بزانم شتێکم پێویستە کراسێکم پێویستە پاڵتاوێکم پێ جوانە هەڵیەگرم منش ئەوەی کە هێناومە لێرەدام ناوە هەر کەسێک پێویستی بۆ هەڵدەگرێت هیوادارین ئەمە بێتە کلتورێک لەم شارەیە و خەڵک وها پرۆژەیەک بەعەمەلی ئیشی تیا بکە مانە ئیشکردن لەم بوارانەیە ئیشێکی خۆشە و خێرێکی گەورەیە طبعا ئەم پرۆژەیە لە یەکێک لە شارەکانی کوردستاندا کرا کوردستانی ڕۆژهەڵات لە شاری جوانڕۆ کرا بوو ئێمەش حەزمان کرد مان شێوە دووبارە بکەینەوە وەک مەریبرام وتی دێتە کلتورێک و چی لە خۆت زیادە بیبەخشە بۆ چیت پێویستە بیبە